ئەوەی کەوا بەشداری یاریەکە دیارە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و لە عێراقدا ڕێژەیەکی زۆر ڕۆن داخڵ دەکرێت. ئێمە داتایەکی سابتمان پێ نییە بەسەوەی کە بە ئێمە وتراوە ڕێژەکە زیاتر لە 250 ملیۆن لیترە کە داخڵی هەرێمی کوردستان و عێراق دەکرێت. بێگومانە و ڕۆنانە کە داخڵ دەکرێت هەمویان کوالێتێکی ئاسیباڵیان نییە. توانم بڵم لە سێ بەشێکی کوالێتیان بەرزە و کە دۆستی ژینگەن کە دۆستی ئۆتۆمبیلەکانمانن کە پارێزەری مەکینەی ئۆتۆمبیل و گێڕەکانن. بڵێ شلەمەنەکانی ئۆتۆمبیل زۆر گرنگە کە ئێمە ئاگامان لێبێ و ئەمڕۆ خۆشبەختانە ئەتوانی لە ڕێگای بارکۆد و شتانەی کە لەسەر دەبەکان بوونی هەیە کە ئەو لوسراوانەی کە لەسەری ئەکرێ بە دوواداچوونی بۆ بکەیت کە ئەم براندێکی کوالێتیە و یا بەرهەمهێنراوی ئەو وڵاتەیە کە لەسەری لوسراوە. بەڵێ بێگومان لەم لە عێراق و لە کوردستانە بەداخەوە ڕێژەیەکی زۆر بەرهەمەکانی شلەمەنی با بڵێن دەستکاریە کرێ کە لە ناوخۆیە تەنها لەزگەکەی کە نراوەتە لەسەر دەبەکە دراوە ئەو شێوازە نووسینەکە کە توان بڵێم دوورە لە ڕاستیە و لەبەرەوە کوالێتەکە کوالێتێکی زۆر نزمە و کە دش بە ژینگەیە دش بە مەکینەی ئۆتۆمبیلەکانمانە دش بە گێڕە و شلەمەنیەکە بەداخەوە کە توانم بڵێم مای زەرەرە بە ئۆتۆمبیلەکانمان. شۆفێرێک دێک نازانێت من چ ڕۆنێکی بدەمێ ئەو ئەوداڵە بە دوای ڕۆنێکە کە مارکە بێت کە کوالێتی بێت بەچی بزانێت کاتێک هاتە شوێنێکەوە ئەم ڕۆنە مارکەیە یاخود مارکە نییە. ئەمە پرسیارێکی گرنگە. ئەوە لە هەمووی گرنگتر ئەبێ بزانێت ئەم ڕۆنە سەرچاوی هەیەیان نا. هەنێک ڕۆنمان هەیە فەیکە دیار نییە، خاوەنی دیار نییە، کۆمپانیای دیار نییە. بەداخۆ لە وڵاتی خۆشمان هەیە دەبێت هێنێ و لەزگەیەکی لێ ئەدات. ئەمە دەبێت شۆفێر وریابێت لێ خاوەنی دیار بێت. شۆفێر مۆبایلی پێ الحەمدولێ ئێستا ئەنتەرنێت هەیە لەسەر هەموو دەبێت بارکۆدێکی پێوەیە. مۆبایلەکەی لێدەم بارکۆدەکە ئەچێتە ناو شەریکەوە سایتی شەریکە هەیە. فەی بێت بارکۆدی لەسەر بەڵام نایخوێنێت و ناچوانێت بچیتە ناو سایتی شەریکەوە. خاڵێکی تر کە زۆر گرنگە بۆ نمونە نەمزانی ئەم ڕۆنە مارکە یاخود مارکە نییە، کوالێتیە یاخود کوالێتی نییە. بە دوو جار سێ جار دەبێت شۆفێریش وریا بێت. بەڕاستی شۆفێرەکانمان بەداخەوە وریانین. دوای ساڵێک 2 ساڵ دێتەوە ئەڵێ وەستا ناومەشینەکەم زۆر پیسە. زۆر جارە بینی کابرادی ئەڵێ 60,000 داوەتە ڕۆنگۆڕینێک. باشە 60,000 داوەتە ڕۆنگۆڕینێک. لە هەمان کاتە بە 40,000 ڕۆنێکی بۆ ئۆگۆڕی زۆریش باش و مەسافێکی زۆر لەسەری ئەڕاکەوەتە گرانی و هەرزانی مەرز نییە لەسەر کوالەتی ڕۆنەکە. یەکەم وتمان خاوەنددارەتی نەفەرەکە بناسی کێچەیە، دوو بارکۆدەکە، سێم شت کە لە هەمووی گرنگترە وجدانی ئەو سێرڤزە یاخود ئەو ڕۆنگۆڕە کە سەردانی ئەکات. و بۆ جێڕیش بەڕاستی هایدرولیشی جێر لە سیارەیەکە بۆ لە ئۆتۆمبیلێکە بۆ ئۆتۆمبیلێکی تر جیاوازە. ڕەمزەکان گرنگن بەڕاستی زۆر گرنگن گرنگی بدەین لەسەر ڕەمز بۆ نەس هایدرولیشی سیارەی گێڕەکەی سیڤیتیە من بێم عادیکی تێ بکەم، مواسفاتێکی نزمی تێ بکەم. ئێمە هەمانە زۆر ئاسایی هایدرولیکە ڕۆنی کوڵاوەیە دروست کراوەتەوە بە هایدرولیک هاوردەتەوە بۆ ڕۆنگۆڕەکان بۆ سێرڤزەکان کەواتە ئەمە کێشە بۆ ژێڕەکە دروست دەکات. کلاجی تایە تەحملی پێویستی بەوەیە کە هەماوەیکی بەرزی هەبێت چوری لەدەست نەدات کە کاتێک هایدرولیکی کوڵاوە بەکاردێنی هایدرولیکیشی خراپ بەکاردێنی ئەو کلاجانە وێران ئەکات ئەو دیشلیانە داخوران دروستەکە و دەبێتە هۆکاری ئەوەی کە ژێڕەکەی جەنابەت تێک بچێت زەرمەند بی. ئەمەش دەبێت لە هەمان کاتە وەکو ڕۆنەکە گرنگی پێ بدەی کوالەتی چۆنە، ئایا خاوەنددارەتی هەیەیانە، ئایا بارکۆدی هەیەیانە، کە ئەمانە زۆر گرنگن.